بەڕێز دکتۆر نەزاکەت حوسێن مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی لە سەدوێ لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێین. ئەمەوی سەرەتا بەرلۆی کە بە وردی بچینە ناو باسی پێشاتەکانی سووریا و ڕووداوانەی کە دوای ڕژیمی بەشار ئەسەد ئێستا لەوێ ڕوویداوە باس لە ڕۆڵی سەرۆک بارزانی و هەڵوێستی نیشتمانی جەنابیان بکەینە پاڵپشتیکردنی کوردانی ڕۆژاوای کوردستان و هەروەها گەلی سووریا چۆن دەیبینن و چ کاریگەریەکی لەسەر دۆخی کوردە داهاتووی سووریا دەبێت؟ دەستان خۆش بێ لە ڕاستیە پرسی کورد لە سووریا کورد ئێستا بەشێکی سەرەکیە لەو هاوکێشەی کە لە سووریا هەیە لە ڕووداوەکانە لە ئایندەی سووریا و پێگاتەیەکی سەرەکیە لە سووریا و خاوەن پرس و قەزەیەکی نەتەوەیە کە جەنابی سەرۆک بارزانی نەک لە ئێستا بڵێن کە پشتیوانی ئەو دۆسیەیە بەڵکو لە مێژووی کووردا پشتیوانی هەموو پرسێکی نەتەوەیی بووە لە پارچەکانی تری کوردستانیشە و بە تایبەتی سووریا کە ئێستا ئەتوانم بڵم لەگەڵ هەرێمی کوردستانە دوو ئەزمونن و هەریەکەیان دەرهاویشتەی یەکێک لە ڕووداوەکانە پرسی باشووری کوردستان و ئەوەی کە ئێستا هەرێمێکی جێگیر هەیە و هەرێمێکەیە کە ئەتوانێت پشتیوانێکی باش بێت بۆ ڕۆژئاوا چونکەم هەرێمە شەرعیەتی هەیە و پشتیوانی ڕۆژئاوای هەیە و خاوەن ئەزمونێکی باشە و خاوەن سەرکردەی باشە بە جەنابی سەرۆک بارزانی کە ڕۆڵی سەرەکی نەک تەنها بۆ پرسی کورد لە ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵکو ئێستا وەکو مەرجەعێک کە تەواوی زۆرینە و تەواوی پێکهاتەکانی تر و لایەنەکانی تر لە ناوچەکە دەگەڕێنەوە بۆ لای جەنابی سەرۆک بارزانی و پرسوڕای پێ ئەکەن و هەر پەیامێکی ئەو پەیامێکی پشتیوانی بێت پەیامێکی جەختکردنەوە بێت کە جەنابیان کە پەیامەکانی هەمیشە باسی ئاشتیە باسی پێکەوە ژیانە باسی بەیەکەوە هەڵکردنە و باسی دیالۆکە کە تازەترین بەیاننامەی کە باسی دیالۆکە کاکە ئەزانێت جەنابی سەرۆک بارزانی ئەزانێت کە دیالۆگ یەکێکە لەو ئامرازانەی کە ئێستا سووریایەکان و خەڵکی سووریا و پێکهاتەکانی سووریا لە ڕێگەی دیالۆگەوە ئەتوانن بگەن بە زۆر باشە. دکتۆر جگە لە پرسی ڕۆژاوای کوردستان لە هەر بەشێکی کوردستانی هەر لە هەر شوێنێک کە کورد پێویستی بە هەڵوێستێکی نیشتیمانی هەبوو بێت سەرۆک بارزانی وەکو ڕێبەرێکی نەتەوەی ڕۆڵی گێڕا بۆ نمونە لە 2013 چوە دیاربەکر باسی لە پرۆسەی ئاشتی و چارەسەرکردنی کێشەی کورد لەوێ کرد دەمەتوانێت بوونیە مەرجعوە کۆکەرەوەی دەنگی کورد لە یەک ناوچە بۆ سەقامگیر بوون و بە هەروەها ئارامبوونی ئەو بارودۆخە چەندە بە گرنگ دەزانن و ئەتوانێت چەند ڕۆڵێکی کاریگەر لەسەرم پرسە بە تایبەتی لەم کاتە هەستیارەدا بگێڕێت. گەلی سووریا ڕاستی لە ئێستادا یەکێک لەو شتانەی کە زۆر زۆر پێویستێتی کەناڵێکی دیبلۆماسیە ئەو کەناڵە دیبلۆماسیە و لەگەڵ لۆبی دروستکردنی لۆبیەک بۆ پرسەکەی بۆ قەزیەکەی کە پێویستێتی لێرا دەتوانێت زۆر سوود لە هەرێمی کوردستان ببینێت و هەرێمی کوردستان ئەتوانێت ڕۆڵێکی سەرەکی هەبێ و بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی کە وەکو ڕابەر و مەرجەعێکی پرسی کورد ئەتوانێت هاوکار و پشتیوانێکی باش بێ و لە مێژووشە هاوکار و پشتیوان بۆ بۆیان بۆ هێت چەندێک بگەڕێنەوە بۆ لای جەنابی سەرۆک بارزانی چەندێک گوێ لە ڕاو بۆچوون و پێشنیارەکان و دەست پێشخەریەکانی ئەو بگرن بەڕاستی گەلی کورد لە سووریا و ئەتوانم بڵێم نەک تەنها گەلی کورد لە سووریا چکە جەنابی سەرۆک بارزانی کاتێک کە پەیامێکەنێ جیاکاری ناکات بەڵکو داوای پێکەوە ژیان بۆ هەموو نەتەوەکانەکە و مافی هاونیشتمانی بوون و لە ناویشیا پرسی کورد بۆیە ڕۆڵێکی سەرەکی و یەکلاکەرەوەی ئەبینێت لە ناوچەکە شابەت نەک تەنها بڵێن لە ناو سووریا. داهاتووی کورد بەگشتی لە سووریا چۆن دەبینین لەگەڵم گۆڕانکاریانەی کە ئێستا هەیە؟ کورد ئەگەر بتوانێت لۆبی بۆ خۆی دروستکات و پرسەکەی تەسویقێکی باشی بۆ بکات و بتوانێت کەناڵێکی باشی دیبلۆماسی بەکاربێنێت و بکاتەوە و بتوانێت سوود لەو کەسانە وەرگێت کە بەشتیوانی دڵسۆزی ئەوەن بەڕاستی ئەتوانێت ڕۆڵێکی ینی ئایندەیەکی باشی هەبێ هەرچەنە هاوکێشەکە ئاڵۆزە پێشبینیەکان قرسن بەڵام خۆی لە بارودۆخی سووریا ئێستا ینی ناڵێم دەرفەتە و مەترسیە دەرفەتە ئەگەر پێکهاتەکان بزانن چۆن ئەتوانن سوود لەو دەرفەتە ببینن یعنی چۆن سووریایانە بیر مەبەستم چۆنە هەموو پێکاتەکانی ناو سووریا ئەبێ لە ناو سووریاوە وەک سووریا چیان پێویستە وەک هاونیشتمانەکان چیان پێویستە بە هەریەکە بە عەقڵێکی دەرەکی یا بە کاریگەرێکی دەرەکی ڕۆڵ نەبینێت لەویە وا بیر نەکاتەوە خۆیان دانیشن پێکەوە دیالۆگ بکەن لێک تێگەیشتن بکەن هەریەکە لە پێکاتەکان چارەنووس و مەسیری خۆی
بەڕاستی لێرە دیاریکات مەسەلەی کورد بابەتێکی گرنگە چونکە ئەوەی کە ئەمڕۆ بۆ کورد هاتوۆتە دی لە سووریا پەیوەست نییە بە تەنها ئەم ڕووداوی چەند ڕۆژی ڕابردووە مێژوویەکی 100 ساڵەیە کورد تاوەکو ئێستا اینجا گەشتۆ بۆ دەرفەتە ئەکرێت بیکاتە ڕاگوزارێک بۆ دەوڵەت بوون نەک تەنها بەوەندە ڕازی ببێت کە بتوانێت لەویاوەکو چۆن ئەڵێ بژی وەکو پێک هاتەیەک بەڵکو بێ ڕاگوزارێک بێ قۆناغی زیاتر کورد بچێتە پێشەوە لەوەی کە هەبووە لە زۆر باش دەرفەتەکەت باس کرد هەم دەرفەت هەم مەترسیەکە چییە؟ ئەزانی چۆنە مەترسیەکە ئێستا ناو سووریا ئێمە خۆمان نەزانی کۆمەڵێک هاوکێشەیە گۆڕانکاریەکی گەورە لە هاوکێشەکان ئەکراوە گۆڕانکاری گەورە لە هێزە لە بەڵانسی هێزە هاوسەنگیەکانی هێز گۆڕانکاری بەسەراکراوە هەندێک وڵات مەسەلەن کە خاوەن ڕۆڵ و هێزێک بۆ لەوێ ئێستا لاواز بوو هەندێک وڵات ئێوێ لەوە زیاتر کە لەوێ هێزی هەیە هەژمونی زیاتر پەیداکە هەندێک وڵات کە بەرژەوەندی لەوێ هەیە ئێوێ بە کەمترین زەرەرەوە لە گەمەکە دەربچێت ینی بەرژەوەندی کۆمەڵێک وڵات و دەوروبەر و ئەقلیمی و نێودەوڵەتی لەناو ئەو شوێنەدا هەیە یعنی هێزی چەکدار لەناو خوا هەیە مەترسی داعش هێشتا لە ناو خۆدا هەیە بۆیە ئەم مەترسیانە هەمووی بەچی چارەسەرەکرێ ئەگەر لەوە تێپەڕین هۆشیاری زیرەکی ڕۆحی نیشتمان بوون و پێکەوەی و دیالۆگی گەلی سووریا بەڕاستی کە خۆیان دەرەچەکان بۆ خۆیان بکەنەوە خۆیان دەرفەتەکان بخۆزنەوە بۆ خۆیان نەک چاوەڕێی دەرەکی باشە ئێستاش مەتبەخێکی نێودەوڵەتی هەیە ئەکەوێتە سەر نیەتی مەتبەخە نێودەوڵەتیەکە ئەو مەتبەخە نێودەوڵەتیە نیەتی چیە بۆ سووریا ئەوێ سووریایەکی سەقامگیر دروست بێ یا ئەوێ سووریایەکی کێشە و گێژاو دروست بێ بەڵام دوواجاریش شتەکە وابەستەیە بە بەشی زۆری وابەستەیە بە خەڵکی سووریا و پێگاتەکانی سووریا زۆر باشە دکتۆر لە سەرەتای قسەکانت ئاماژەت بەوە کردوت ئەزمموی سووریا هاوشێوی ئەزمموی عراق و هەرمی کوردستانە ئەمە بینیمان لە 2023 کە عراقی نوێدا مەزرا وڵاتان ویستیان فۆرمێکی نوێ لە دموکراسی و فدرالیەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاقیب بکەنەوە کە عراق بێت بەڵام هەمان ئەقلیەتی ڕژمی بەعس لەسەر دەسەڵاتدارانی ئێستای عراقیش حاکمە و بەو شێوازە مامەڵە لەگەڵ کورد دەکەن پێتان وایە پرسی کورد لە سووریاش هاوشێوی عراقی لێ دێت ناکرێ بڵێ لە 100% هاوشێوەی یەکترن بەڵام لەبەرەوەی هەردووکمان خاوەن پرسێکین خاوەن دۆزێکین و لە هەمان کاتە تا ڕادەیەک بەشی ڕۆژئاوا تا ڕادەیەک لە ڕابردووە لەم چەند ساڵە لە دوای 2000ەکانەوە 2011ەوە توانم بڵم جۆرێک کاتۆنەکان لە سەربەخۆییان وەرگرتو هەندێک ئەزمموی حکومڕانی و سەربەخۆی و بەڕێوەبردنیانەیە ئالەم شێوانەوە هاوشێوان هەموو مەترسیەکان لە ئەگەران ئەگەری هەموو سەرهەڵدانەوە چونکە ناوچەکە ئەبینین هاوکێشەکان ئەبینین شێوانەکە ئەبینین بەڵام هەموو دەرفەتەکانیش هەر ئەگەرە بۆ چارەسەر ئەکەوێتە سەر وەکەڵم نیەتی مەتبەخە نێودەوڵەتیەکەوە لە هەمان کاتیشا گەلی سووریا کە خۆیان چۆن دۆستەکانیان گوێ لە دۆستەکانیان ئەگرن و پشتیوانی دۆستەکانیان ئەقۆزنەوە و نابنە داردەستی ئەو شوێنانش کە ئەیانەوێت پشێوی لەوێ بەردەوام زۆر باشە ئەگەر جارێکی دیکە بێمە سەر بابەتی کورد ئەگەر بە کورتی پێم بڵێ ئەوەی کە لە هەرمی کوردستان هەیە و ئەزمونە بۆ هەموو پارچەکانی دیکەی کوردستان گرنگە و پەناگەیەکی ئارام و سەقامگیر تا چەندە گرنگە ئەم سەقامگیری بپارێزرێت و هاوکات بۆ خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستانیش کە ماوەیەکی زۆرە لە دوای شەڕی ناوخۆی سووریاوە لێرن ئەم ئەزمونە چۆن بگوازرێتەوە دەسەڵاتدارانی هەرمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ پرسی نەتەوەی لە سووریا بکەن ئەزمموی هەرێمی کوردستان سەرباری هەموو ئەو قەیرانانەی کە ڕووی تێکرد و ئەو هەموو گرفتانەی کە بۆی دروستکراوە لە ساڵانی ڕابردووە نمونەیەکی جوانی سەقامگیری ئاسایشی هێمن و ئارامە لە ناوچەکە کە بەڕاستی عقڵیەتی حکومڕانەکەی و عقڵیەتی سەرکردەکانی و جەنابی سەرۆک بارزانی ئەو هێمن و سەقامگیری و ئاسایشەی دروست کردووە کە ئەوە بووەتە هەوێنێک ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش بۆ پارچەکانی تری هەرێمی کوردستان و بۆ ناوچەکانی دەوروبەریش کە چاو لە هەرێمی کوردستان بکەن و ئەم لەم سەقامگیریە چۆن دروست بووە ئەم ئارامیە چۆن دروست بووە و وڵاتانی نێودەوڵەتیش گرنگە پشتیوانی هەرێمی کوردستان بن بۆی ئەو سەقامگیریە بپارێزێ هەتاوەکو هەرێمی کوردستانیش بتوانێت پشتیوانی ئەو ناوچانەی تر بێ کە ئازاد دەکرێن بۆ ئەوەی ئەوانیش سود لە حکومڕانەکەن. بەڵێ زۆر باشە زۆر سپاس بەڕێز دکتۆر نەزاکەت حوسێن مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە لەگەڵ مابووی سپاس.